سیستەمی ڕێگەی زانکۆ بۆ وەرگرتنی دەرچوانی 12 ئامادەیی لە خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان کاراکرا. بەپێی بڕیارەکە سیستەمەکە بۆ ماوەی 10 ڕۆژ کارا دەبێت و پێویستە قوتابی لە ڕێگەی ئۆنلاینەوە بەپێی نمرەی بەدەستهاتوو حەز و خولەی خۆی فۆرمەکە پڕ بکاتەوە. دڵنیایی دەدەین بە سەرجەم دەرچوانی 12 ئامادەیی هەموو دەرچوان مافی پێشکەشکردنیان هەیە. وەزارەتی خوێندنی باڵا هەوڵی تەواوی خۆی دەدات بۆ تەرخانکردنی زۆرترین کورسی بۆ کوڕ و کچی وڵاتی خۆمان لە ناوخۆی هەرێمی کوردستان لە زانکۆکانی هەرێمی کوردستان بۆ ئەوی درێژە بە خوێندن بدەن چ بە کەدەرۆز بە یاخود دەبلەوە. دەستنیشانکردنی کۆنمرە بۆ وەرگرتن لە هیچ کاتێکدا ناتوانین هیچ پێوەرێک یاخود بنەمایەک دەستنیشان بکەین بۆ وەرگرتنی کۆنمرە، بەڵکو ئەمە پەیوەستە بە داواکاری پێشکەشکردن. کاتێک کە زانکۆڵین کۆتایی پێهات و قەپات کرا دوای سیستەمەکە ئەو کات دەتوانرێت ڕێژەکە دیاری بکرێت. ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەک ڕێکخراوێکی پیشەیی قوتابیان لێنەبڕاوانە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بەردەوام بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین لە خزمەتی قوتابیان و خوێندکاراندا بووە و لە ئێستاشدا سەرجەم ئامادەکاریەکانیان بە کۆتا هێناوە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە کۆی هەموو ناوەندەکان ستافی تایبەت بە فۆرمی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵینی هەیە لەلایەن کەسانی بە ئەزموونەوە، لەلایەن مامۆستانی زانکۆوە، لەلایەن دکتۆرانی دکتۆر و ئەندازیارانی دەرچوانی زانکۆکانی کوردستانەوە کەسبی بە ئەزموندارن، مامۆستای زانکۆن، مامۆستای بە ئەزمونن. ڕێنمایی قوتابیانی دەرچووی پۆلی 12 ئامادە دەکەین بۆ چونە ناو قۆناغی زانکۆوە کەوا ئەزمونێکی چاک و باشمان هەیە لەو وارەدا و هەتا ئێستاش ئەلحەمدولیلا بەسەرکەوتووی و پرۆژەیە جێبەجێ دەکەین بۆ دەرچوانی پۆلی 12 ئامادەی. پڕکردنەوەی سیستەمی زانکۆڵین چارەنووسی 12 ساڵ خوێندنی قوتابی پێوە پەیوەستە کە دەبێت قوتابی هۆشیارانە مامەڵە لەگەڵ پڕکردنەوەی فۆرمی سیستەمەکەدا بکات لە ڕێگەی کەسانی پسپۆڕەوە هەوڵی پڕکردنەوەی فۆرمەکە بدات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.